ساڵیادی شەهیدی قەڵەم کاوە گەرمیانی و 8مین ساڵیادی شەهیدی ڕۆژنامەنووس شکری ڕێکانی بە خێراتنی چالاکوانان و ئازادی خوازان و ئەندامانی ڕێکخراوی حەڤی شوبات دەکەین. کاوە گەرمیانی ئەو ڕۆژنامەنووسە بوێر و چاونەترسە بوو، ئەو قەڵەمە نوکتیژە نێو دنیای میدیا بوو لە هەر سوچێکی دەسەڵاتە بۆنی گەندەڵی باتایە بەبێ ترس و بێگوێدانە ڕێگری و مەترسیەکان بەبێ گوێدانە ئەو هەموو ئاستەنگانە ڕوبەڕووی دەبوویەوە بە نوکی تیژی قەڵەمەکەی پەڕە بە پەڕەی دۆسیەکانی گەندەڵی بەرپرس و مافیا زەبەلاحەکانی هەڵدەدایەوە. کاوە بەو هەموو فشار و مەترسی و لووتشکاندن و زیندانیکردنیەوە ڕانەگیرا. لە کاتێکدا هەموو هێزی کاوە زوومی کامێرایەک و قەڵەمێکی ڕازبێژ بوو لە بەرامبەر دەسەڵاتێک پیشەیی بریتی و لە خیانەت و زوڵم و کوشتن و بڕین و نادادی. کاوە توانی جەنگی حەقبێژی بەرپا بکات. هەر کاوە بوو لە مەیدانی حەقبێژیدا بە دەنگی بڵند دروشمی نەخێری بەگوێی شەمشەمەکوێرەکانی دەسەڵاتە دەوتەوە. هەر کاوە بوو لە پێش دادگا ترسەی بۆ نادادی یاسا گێڕا. هەر کاوە بوو لە گۆشەی زیندانەوە وشەی بۆ ئازادی دەهۆنیە و بەڵام مەرگی کاوە ڕووی دەسەڵات و بەرپرسانی هێندەی تر ڕەش و قێزەون کرد. هاوشان لەگەڵ یادی کاوەدا وەکو ڕێکخراوی حەڤی شوبات ئەمڕۆ یادی شەهیدی ڕۆژنامەنووس شکری ڕێکانی بەرز ڕاگرین کە لە بەرواری 1/12/2016 لەلایەن میلیشیاکانی سەر بە دەسەڵاتی ناوچەی پەدەکەوە تیرۆر کرا. ڕێکخراوی حەڤی شوبات 5/12/2024 شاری گڵاسگۆ سکۆتلەندە.